ئەمەل جەلال سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار لە سلێمانیەوە لەگەڵماندا. بەڕێز ئەمەل جەلال ئەم کاتتان باش، جەژنیشتان پیرۆز بێت. گرفتێکی هەندێک جار لە هەرێمی کوردستاندا گرانی نرخی هۆتێلە کە هەندێک جار چ گەشتیاران چ خەڵکی هەرێمی کوردستانیش دەڵێن ئێمە دەچینە تورکیا دەچینە لوبنان لە هۆتێلێک هەندێک جار لەسەر دەریایە نرخەکەی لە هۆتێلێک لە هەرێمی کوردستان هەرزانترە. چیتان کردو بۆ ئەوەی بتوانن ئەگەر بکرێت چارەسەریشی ئەمە بکەن؟ بەڵێ سەرەتا جەژنێ قوربانی پیرۆز لە جەناب و تەواوی بینەران و بیسەرانی کوردستان 24 و تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەشتیاران پیرۆز بێت. ومێ دەکەین سەقامگیری و ئاسایشی نیشتیمانی لە کوردستان زیاتر برەوی پێ بدرێت و ئەم ئارامی و سەقامگیرەی کە هەیە زیاتر دەستی پێوە بگرین، زیاتر هەوڵی بەرقەراربوونی زیاتری ئاسایشی گشتی بکەین بۆ گەشتیاران بۆ هاوڵاتیان تاکو متمانەی زۆرتر بۆ ڕاکێشانی گەشتیار و ڕاکێشانی وەبەرهێنەران و هەموو ئەو کەسانەی کە ئارەزوومەندن سەردانی هەرێمی کوردستان بکەن. وەک خۆتان نەزانن هەرێمی کوردستان ناوچەیەکی گەشتیاری گرنگە و ناوچەیەکی سەرنجڕاکێشی ناوازەیە. ئەگەر ئێمە بتوانین بەهای ئەم سەرمایە نیشتیمانیە و سەرمایە مێژوویە وەکو خۆی پێناسەی بکەین، وەکو خۆشی کاری لەسەر بکەین. ئەوەی جێگەی دڵخۆشیە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ڕۆژی 5/6 میوانداری منیان کرد، من و جەنابی کاکساسان هەردووکمان جەنابی راپۆرتێکی بڵاو کردەوە و منیش با بڵێن پرزنتیشنێکم ئارەز کرد. لەوێ زۆر بە ڕاشکاوی ڕوونکردنەوەی تەواوماندا بۆ هەردوو بەڕێزان سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و وەزیرە بەڕێزەکان بەرپرسیارەتەکانماندا بەش کرد. زۆر بە ڕاشکاوی پێمان وتن ئێمە ناتوانین لە دەستەی گەشت و گوزار و لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار سەرکەوتوو بین ئەگەر وەزارەتە پەیوەندیدارەکان هەڵگری ئەو بەرپرسیارەتێ نەبن لەگەڵمان. بۆیە جەنابیان لە دوای تەوابوونی ئێمە بڕیار درا کە دەبێ هەموو وەزارەتەکان پابند بن بە ئەو بەرنامەیە کە ئێمە دامانناوە. ئێمە بەرنامەیەکمان داناوە پلانێکی هەر ساڵیە و زۆر بە ڕاشکاوی و بە ڕازگۆیانە کەم و کوڕێکان و ئاستەنگەکانی بەردەمی کەرتی گەشتیاری لە هەرێمی کوردستان خۆتان نەزانن جەنابیشت ئاماژەت پێکرد. جێگەی دڵخۆشیە کە کابینەی نۆ زۆر بە ڕاشکاوی یەکێک لە سێکتەرەکانی دەستنیشان کردووەک و سێکتەری بنەڕەتی کە دەبێت ببێ بە بەشێک لە سەرچاوەکانی داهات و هەمە چەشەنکردنی داهات. بەڵام ئاستەنگەکانمان ئەوەیە کە بەشێک لەو ئاستەنگانە کە جەنابەت باست کرد بابەتی نرخە، بەڵام ئەوە بەشە بچووکەکەیەتی بەشە گەورەکەی ئەوەیە کە ئێمە کۆمەڵێک سەرمایە و ڕێگەزی گرنگی گەشتیاریمان هەیە لە کوردستان کە دەتوانین فۆرمەکانی گەشتیاری و جۆرەکانی گەشت و گوزار لە کوردستاندا ئەوەندە زیاد بکەین کە تەنها اعتیمادمان لەسەر باشوور و ناوەڕاستی عێراق نەبێ، بەڵکو دەبێ گەشتیاری بیانی لە خۆرئاوا و لە با بڵێن وڵاتانی ئاسیا و وڵاتانی ئەوروپا سەردانی کوردستان بکەن. ئێمە کوردستان بەناوبانگەوە شانازی بەواکەین کە پێکەوە ژیانی ئاینەکان پێکەوە ژیانی نەتەوە جیاوازەکان لە کوردستان هەیە. بۆیە دەتوانین گەشت و گوزاری ئاینی، گەشت و گوزاری سەرکێشی، گەشت و گوزاری تەرفیهی و هونەری و هەتا دوایی چارەسەری و دەیان گەشتیاری ڕاکێشین. هەر من لێرەوە ئاگادارم دەیان ڕێبەری گەشتیاری لە کوردستان کە تەبیبن دکتۆرن بوونەتە ڕێبەری گەشتیاری بۆ نەخۆشخانەکانی تورکیا، بۆ نەخۆشخانەکانی ئێران، ئەی بۆ نابێت لە نەخۆشخانە گەورەکانی کوردستان کە ژمارەیەکی زۆر خەڵک سەردانی کوردستان دەتوانێت بکات لە ڕێگای بە بازارکردن و لە ڕێگای کردنەوەی سنتەری پێویست بۆ کۆمپانیاکان تاکو خەڵک ئاشنا بکەین بە سەرچاوەکانی چارەسەری لە کوردستانە. ئەمە جگە لەوەی کە ئێمە ئاستەنگی ئەوەمان هەیە بەڕاستی ڕێگاوبانەکان با بڵێن یارمەتی دەرنین بۆ ئەوەی گەشتیار بە ئارەزووی خۆی و بە ئارەزوومەندانەوە بە ئاسانی بتوانێت بگا بەو شوێنانەی کە پێویستە کات شوێنەوارەکانمان شوێنە ئاینەکانمان و لە هەمان کاتشا بابەتی دەستی کارە. بۆیە ئێمە لە پلانی هەر ساڵێکەیە بە جەنابی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانمان وتمان پێویستمان بەوەیە کە هەموو وەزارەتەکان بەبێ جیاوازی دەبێت ببن بە بەشێک لە هەڵگرتنی بەرپرسیارەتی و سەرمایەداران و وەبەرهێنەرانی کوردستان ببن بە بەشێک لە پڕکردنەوەی پێداویستەکانی بازاری گەشتیاری کە هەر یەکێک لە پاڵ ئەو پرۆژانی کە هێنە. بەڵێ لەو سێکتەرە گەشتیارانی کە باستان کرد ئێستا هەرێمی کوردستان تەنها گەشتیاریە کات بەسەربردنەکەی هەیە یان توانیوەتی لە پاڵ ئەوەیە گەشتیاری چارەسەری وەکو چەندین گەڕاومان هەیە لەوانەیە خەڵک پێویستی پێبێت لە ناوچەکانی دیکۆ بێن سەردانی بکەن یا شوێنی ئاینیمان هەیە شوێنی مێژوویمان هەیە چی کراوە بۆ سەردانکردنی ئەم شوێنانە گرنگیان پێدراوە؟
ئێمە ئێستا لەگەڵ وەزارەتی ئەوقاف و کارباری ئاینی بەسپاسەوە ئامادەکاری لێک تێگەیشتێکمان ئامادە کردووە کە ئینشاءالله لە دوای جێژن دەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوەیە کە بتوانین ئەو پەرزگا ئاینیانی لە کوردستانە هەیە خزمەتگوزاریەکان و پێداویستەکانیان بۆ دەستەبەر بکەین لە ڕێگای وەبەرهێنانەوە لە ڕێگای وەبەرهێنانی گەشتیاریەوە کە کۆمەڵێک خزمەتگوزاری پێویست دەکات لەو ناوچە گەشتیاری ئاینیانە هەبێت باش بابەتی ئەوەی کە ئاوەگەڕاوەکان باست کرد ئێمە سێ چوار ناوچەمان هەیە کە زۆر ناوچەی گرنگن لە شەقڵاوە هەمانە لە سۆران هەمانە لە بادینان هەمانە و لە هەڵەبجە و لە کۆیە لە هەولێریش هەمانە دەمانەوێت ئەمانە ببن بە بەشێک لە پاکێجی گەشتیاری واتە مارکێتینی بۆ بکەین ئەمەش پێویستی بەوەیە کە کەرتی تایبەت لەگەڵمان نابێت جگەلەوە ئێمە پێویستمان بە فراوانکردنی چالاکیە گەشتیارانەکانەوە من بە جەنابیانمود لە کۆبوونەوەکە ئەنجومەنی وەزیران کە ئێمە کێشەمانەوەی زۆرترین قورسایی خراوەتە سەر ناوەندی شارەکان کە لە کاتێکە ئێمە دەتوانین ئەم قورساییە بگوازینەوە لە ڕووی پرۆژەی گەشتیاریەوە بۆ قەزا گەشتیاریەکانمان تاکو بتوانین تەنها بابەتەکە پەیوەندی نییە بە پرۆژەی گەشتیاریەوە بەڵکو درەخساندنی دەرفەتی کارە بۆ دەرچوانی پەیمانگاکان بۆ کوڕان و کچانی ناوچە گەشتیاریەکان و قەزا و گوندەکان ئێمە پێویستمان بەوەیە گوندی گەشتیاری گرنگ و چالاکی گەشتیاری جیاواز بکەین تەنها بریتی نەبێ لە ڕستۆرانت و هۆڵ و با بڵێن هۆڵی ئاهەنگ و تەنها کافتێریاهۆتێلەکانمان هەبێت پێویستمان بەوەیە چەندین تەلەفرێک ئێمە ئێستا پلانی سەداسیەکەمان جێبەجێ کردووە کە بەشێکی زۆری ئەو هۆتێل و ڕستۆرانت و کەرتە گەشتیارانە مەرجمان لەسەر داناون کە لە قۆناغی یەکەمە تاکو بتوانین توانای مرۆیی کوردستان ئامادە بکەین بۆ ئەوە کە لە یاسای پەسەندکراوی 2 هەفتە بەر لە ئێستا لە 170 دەستنیشانکراوە هەروەکو چۆن سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران جەخت لە واکاتەوە دەبێت لە 175 کەمتر نەبێ ئێمە لە یاساکەدا 170مان چەسپاندووە بەڵام لە قۆناغی ئێستادا لە 130مان چەسپاندووە بە سەرکەرتی تایبەت کە دەبێت لە 130 لە کاتی دەرهێنانی مۆڵەت لە کاتی تازەکردنەوەی مۆڵەت دەبێت لە 130 دەرچوانی گەشتوگوزاری یان پەیمانگا و زانکۆکان بێ یان ئەوانەی ئارزومەندن لە مەکار بکەن و بە تایبەتی ئامادەیە پیشەیەکان بەڵام کێشەمان هەیە لێرەیە کێشەکەمان ئەوەیە کە بەداخەوە هێشتا پرۆگرامەکانی خوێندنی گەشتیاری لە ئامادەی پیشەیەکان و زانکۆپەیمانگاکان لە ئاستی ئەو پێداویستیە نییە کە ئەمڕۆ بازاری گەشتوگوزاری داوایەکات واتە هەڵگری کۆمەڵێک لە هاتووی نین لە ڕووی زمانەوە لە ڕووی پسپۆڕیەوە پێویستمان بەوەیە بۆ یەکێک لە پلانەکانمانەوەیە کە پەیمانگای با بڵێن ئەو بابەتە تیۆریانەی کە ئەوان لە پرۆگرامەکانە وەری ئەگرن گۆڕانکاری بەسەرابێت کە بە سوپاسەوە هەردوو وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردەی ئێمە ئێستا لە گفتوگۆیان لەوەی لیژنەی تایبەتمەند بۆ گۆڕانکاری بکرێت لە هەمان کاتیشە هۆتێلەکان و ڕستۆرانتەکانمان بکەینە شوێنی پراکتیکی کە با بڵێن لەویایە با بڵێن هەنگاوە کرداریەکان بنن هەروەکو چۆن لە وڵاتی یۆنان هەیە کە هۆتێلەکان بوونەتە خوێندنگە و بوونەتە شوێنی ڕاهێنانی پیشەیی تاکو بتوانن ئامادە بکرێن بۆ لە دوای دەرچوونیانەوە ئەمە ئەو توانە مرۆییەمان بەڕاستی لە ئێستادا زۆر لاوازە بەڵێ وەک دوایین پرسیاگەر بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئەگەر ئێستا بچی لە یوتیوب سێرچ بکەی بۆ تورکیا بۆ یۆنان بۆ لوبنان بۆ هەر وڵاتێکی دیکە بە کواڵەتیکی هەرە بەرز و زۆر جوان ناوچە گەشتیارەکانیت پیشان ئەیە بەڵام وەرە سێرچ بکە بۆ کوردستان بە کواڵەتیکی جوان هیچ نابینی ینی من ئێستا لە کوردستانم ناتوانم بە کواڵەتیکی جوان ڤیدیۆی ناوچەیەکی گەشتیاری جوانی هەرێمی کوردستان ببینم وام لێ بکات چۆن سەردانی بکەم چیەکەن بۆ ئەمە یان چیەکەن لە ڕێگەی هونەرمەندانەوە لە ڕێگەی گۆرانی و فیلموانەوە گرنگی بەم پرسە بن من ڕاشکاو بم لەگەڵ تا ئەم قسەیەم زۆر بە ڕاشکاوی لەگەڵ لەو کۆبوونەوە باس کرد کە بەداخەوە ئەگەر بچیتە سەر یوتیوب جگە لە مزاهرەکان و خۆپێشاندانەکان و شەڕی داعش و پێشمەرگە قارەمانەکانمان کە جێگای شانازی و سەروەری ئێمن بەڵام کاتێک کە تۆ بچیتە یوتیوبەوە کە ئەمانە ببینێ گەشتیار لە دەروەی وڵاتەوە لە ئەوروپا لە خۆرئاوا لە وڵاتی عەرەبیەوە ناتوانێت بێت چونکە ئێمە هەتا ئێستا بەداخەوە بەشێکیشین لە عێراق و عێراقێکی شێوا و کە پڕێتی لە میلیشیا و شەڕ و پێکدادان هەیە کاتێکە کوردستان ئەبەستیتەوە بەوە کاتێکە کوردستان نەیتوانیەوە مارکێتین بۆ خۆی بکە لە یوتیوب و لەو چەناڵە جیاوازانە وێناجوانەکان و سەرنجڕاکێشەکانی کوردستان پێشان بدەین هەڵبەتە خەڵک ڕوئکاتە ئەوە وەکو باسم کرد ئێمە
کۆمەلگەی گەشتیاری گەورەمان نییە تۆ کە ئەچیتە ئەنتالیا چەندین جۆر چالاکیت هەیە ئەچیتە بۆ درۆم ئەچیتە ئالانیا ئەچیتە ئەستەمبوڵ و شوێنەکانی تری بۆیە دەبێ ئێمە بە جورئەتەوە بە ئازایانەوە و ینی وەکو حکوومەت وەکو مؤسساتی حکوومەت وەزارەتەکان ڕاشکاوانە دەستخینە سەر برینەکانمان و بە ئەم بابەتە بابەتێک کە پەیوەندی بە زۆر ینی جیهاتی ترەوە هەیە بۆیە دەبێ ئەگەر بمانەوەی کێبڕکەی ئەو وڵاتانە بکەین دەبێت زیاتر لەوان کراوەتر بین و زیاتر لەوان هەنگاوەکانمان کردداری بێ ئێمە بەرنمەکانمان داڕشتووە و ئێستا لەگەڵ وەزارتە پەیوەندیدارەکان دەستمان پێکردەوە بە جێبەجێکردنی بە سپاسەوە فەرمانگەی هەمانگی و بە دواداچوونیش ڕاست پێراوە کە بەبێ گەڕانەوە بۆ ئەنجومەنی وەزیران تەواوی وەزارەتەکان پابند بکرێن بە جێبەجێکردن من گەشتبینم بەوە کە دەتوانین لەم کابینەیە گۆڕانکاری گەورە لە کەرتی گەشتیاری بکەین لە هەموو ئاستە جیاوازەکان بە پێشخستنی ژێرخانی گەشتیاری و بە چارەسەرکردنی گرفتەکانی بەڵێ بەڕێز ئەمەل جەلا سەرۆکی دەستەی گشتی گەشت و گوزار سپاس کە لە سلێمانی و لەگەڵماندانی و کاتت بێمەت